کاک فازل برایەکە بڕوات هەبی لە نەریتی من نییە لۆ کوڕم دوو ژنان بینم بەس چ بکەم ئاخ بووکەکەمان لە زۆکە ئەمنیش ئەو حاڵم پێ قبول ناکرێت کاک عەباس چێ دەری خەتا لە کوڕەکەی خۆتان نییە نا بابە نا کاک فازڵ خەتای کوڕەکەمان نییە ئەوەش فەحشەکانی کردیتمان هەمووی ئەمە شاکە تەواوە ئەوش قسمەتی خۆیە یاخوا بەخێر بێن خۆش یاخوا عەفوان مای من دانیشە بورە بەخێر بێن ئەوش هاواری کوڕم یاخوا بەخێر کاک هاوار یاخوا بەخێر بێن ئەوش کچە جوانەکەم وای ماشەڵڵا ماشەڵڵا ئای داچی داکەم سپاس یا ڕەبی عەمە درێژبی ها وەری بنەوە وەری بنەوە کچی خۆڵ ئای دەست خۆش بی دەست خۆش کچی خۆش لەوێدا دەست خۆش بی ئەوش کچە جوانەکەم چ بڕیار بدا ئەوەیە باوکە جان لەسەر ئیزنت فەرمو قسەی تۆ سەرسەر و سەرچاوم چاوت خۆش تۆ گەورەی منی خۆت دەزانی من قەت لەسەر قسەی تۆ قسان ناکەم بەڵام من بۆ هاوسەرگیرەی دوو مەرجم هەیە فەرمو یەکەم ئەوەی کە عەدالەتی هەبێ لە ناوەند من و ژنەکەیدا دووەمەوەی کە من دەمەوێت ژنەکەی بزانێت کە هاوسەرگیری لەگەڵ من دەکا من لەم هاوسەرگیریە پەشیمانە بمەوە پاشگەزە بمەوەتەواو کوڕمە تو ئاگان لە خۆیە چ قسان دەکەی بەڵێ باوکە ئاگام لە خۆمە ئەدی ئەو قسە خۆرانە چێ دەکەی باوکە من هیچ عیبێکم نییە خێزانی خۆم خۆشەوێ بە هەموو دنیای نادەم ئەو ئێوەم بە زۆرشن بە من دێنە کورە دەتەوێت تو ئابروو ببەی هەستا کورە ڕاوەستی چێوە دەچێت ڕاوەستیە وەرە قسەی چێوە دەچێت وەرە فازڵ خوا حافظ ئەوە عیلە بە ڕێزەکە باس دەکرد بێدەنگ بە توش کوڕم ئەتو قەت شەرمت بەخۆ نەبوو ئەو ئیشە قۆڕەت کرد ئەوڕۆ کوڕم خۆ عالەم گاڵتە جاریمە نییە خۆزگە بمردمام خۆم ئەو هەبە شەرمەزاری نەدیتوە ئەتو لۆ جواب نادێ پێم نادەی لۆ جواب نادێ کەوامە کە دانشە ئەمنی کوشت زار لێ دەکەم دانشە ێ بەسە بێزار بووم ئەوە منە ڕۆم چێوە دەڕۆی ئەوە منە ڕۆم بەسە بێزار بوو بڕۆ منت بشێرە چێوە دەڕۆی بڕۆ پیاوە کە وازی لێ بینە لەوا دەکەی واز لەو ژنی نالەش بینە بە ئەو کوڕەشتە چی لە خۆی خەت نەکات واز ناینم ژنەکە لێ ناگەڕم بوو کەچی نەزۆک لە ماری من بی بڕۆ سوار بە بڕۆ ڕاچینەوە دەرگەم لۆبکەوە دەرگەم ئاشارم ئینسان چ لێ خەومایە چیم لێ خەومەوە لە ناو گێژایەکم نازانم چۆن دەرچم دیسان بابتە شەهرام لە باوکم زیادە کوێیە خەفەتم پێ بدە هەر باوکمە کاکەویش بابی تووە ڕاستە باوکی منە شەهرام بەڵام ناکرێت ڕێگەی خراپم نیشانە ناکرێت تووشی خراپم کە ورە ڕێی خراپی چ کاکە وەڵڵا گوناحت دەگاتێ پیاو نوێ هەیە چارژنی بینی ئەوە شەرع ڕێ پێدایە شەرع برا جوانەکەم من ناتوانم چوارژم بێنم من بۆم بەخێو ناکرێ عەدالەتیم بۆ ناکرێت لە نێوانیان حاڵت جوانە وەڵا دڵی من چاری دەوێ حاڵت جوانە بۆی ئەم ڕۆژە قەردار بەدواتەوەن برام ئەگەر ناتوانین چارەسەری دڵم بکەی خێ بەسەر برینمان مەکە کاکە دانیشە ئەم نەهاتیمە ئاوەکی بۆ ئاگری داکەم فەرمو چارەسەرت چییە ئێستا تو چت دەوێ لێو بەجێ باک و بابت ناکەی کاکە ژنەکەی بینە و تەواو لۆ دڵیان دەرچێنی ئەمیر 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 تێ ناکەم ئەو کوڕێمە لۆوە دەکا ئەو ڕۆ هەر حەیای بردین پیاوە کە دانشە دات وامە کە نەخۆشی نەخۆش باشتە کرد لێ نێ لۆان دەڕشەوەشی ژنێ وەڵڵاهی وام لێ هاتیە ئێستا کە بچمەکەم لێگەردی ڕاست بڕەوان پێ بێ برێم وەرە کچێ
یا ئەوەتە خۆت بە تەلاقدان دەدەی یا ئەوەتە ژنێکی بەرەستی خۆت لە ئەمیری دەبینیەوە. ئەوڕۆ پیاوەکە شتیوا کو دەبیتن ئەو تو چ دەرەی؟ تێناگەم ژنەکەم ئەو کوڕەی من لۆ ئەوەندە ژنەی خۆش دەبێ. ئێ بابی ئەمیرێ خەڵک لە خوای دەوێت کە ژنی لە بۆ کوڕی دەینی خێزان لە چ بەختەوەر بژین و یەکتریان خۆش بێ. والله دەزانم بەس نابوو کە کەیمەدارەکی بێبەرە